ئێوە تۆ خەریکی چی لەسەر زیاتر لە بابەتی والله هەر هەلمە ماڵە ئیشێکی ماڵ بێ ئەیکەم نوێ نایکەم نایکی ئەی پێشووتر ژیانی لادێ تۆزە قورس بوو ئێستا قورسەکەی ماوە وڵا خۆشە لە ژیانی لادێ زۆر خۆشە ئیسەوەکو ئەو سانەوە ماڵی پاک و پختە خوانێڕە دەروبانی جوان دادامی تۆ یەکێک بووی لەو کەسانی کە دۆ و مەشکەوانە و بەناوبانگ بوو ئێستا دۆشتی نەکەی هەر فرۆشتمان ماوە هەمووی بۆ بە کارەبایی زانی هەر فرۆشتمان بێن شیرە سێنە هاوینان هیکەینەوە دۆ شیریش نەسێنێ ئەوە هیچ و ئەی قەل و قاز و مراوە ئەوانە سندە ئیمساڵ و بەچکە یاواسە گەورەمان کرێ پارێژ ناکە پارێژ ناکە ناوەڵ قازیش قاز هەر بەهارێ فرۆشت نیوە قیمەت ئەیدادای باسێکی پێشووترمان بۆ کە خەڵک لێرە چۆن ینی لە لادێ و گوندەکانە چۆن ئاوی چۆن سار دەکرد ئاوی ئاو سەردنەوە ئەتەپە دۆڕۆی یەکێ لە دووجێ لە وەزێ سەهۆڵی بدای نایەتێ لە ڕێخواجەمانە کرد و نێشی دایەوە هیچ و هەر ئاوی گەرمە خوریاوە بخوا ئەو کاتە باش ئەو کاتە خۆش بوو بەزن و لاشەمان ساق اینجا کاتە برنجی کوردی با بۆ ئەیچی ڕۆنی خۆمانە و برنجی خۆمانە لەسەر شتانە نەماوە کۆرە ناوەڵە دەستێ ماسەکەم دەی عەزیەتیشمان دای مامانگرتی گەتمان نازاکە ئەینا بە ساقم یا ڕەبی بێەوە قەلەکە وەڵ نەگرم دەمەرەوە وەڵگرم ئەوش وێرە پێسێ مەرەواڵیگرم بوو نە نە پیسەوی پیس نابم مەرەواڵگرم